دەستان خۆش بێ بەخێر هاتن بەڕاستی چاندن و ڕواندنی نەمام یەکێکە لە ئەرکە نیشتیمانی و ئاینی و ئەخلاقیەکان یعنی زۆر گرنگە. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێت ئەگەر ڕۆژی قیامەت هات نەمامێکە بەدەستەوە بوو بیچێنە، یعنی تر ڕۆژی قیامەت یعنی کۆتایی ژیان بۆ لەبەرەوەی زۆر گرنگە بۆ حیات. ئەم نەمامانەی کە ئەمڕۆ لەم پرۆژەیە هاوڕێیانمان لە سنتەری دەرچوانی کۆلێژی سەلاحەدین بەڕاستی من دەستخۆشییان لێکم وەکو ژینگە دۆستێک، وەکو ڕێکخراوی ژینگە دۆستی، وەکو ئەندازیارێکی پشتوکاڵی بە هەمان شێوەکە بە شێوەیەکی تەکنیکاری هەماهەنگ بووین لەگەڵ یانە کارمان لەگەڵ کردوون و پێمان وتون چ جۆرە درەختێک باشە کە بیڕوێنن. بەڕاستی بە خۆشحاڵیەوە و دەستخۆشییان لێکن کاوانیش باشترین جۆری درەختیان هەڵبژار کە نەمامی تووە. نەمامی توو لەگەڵ ژینگە و کەشوهەوای وڵاتی ئەمەیە زۆر گونجاوە. لەگەڵ ئەم ڕەشەبایی کە لە سلێمانیە هەیە جارجار هەڵەکاتوانە بەرگەگرتنێکی باشی هەیە و ئێمە ئەدابتێکی باشمان هەبووە لەگەڵ نەمامی تووار ژینگەی کوردستان و ژینگەی سلێمانی بە تایبەت زۆر باشی تێکەڵ بووە لەگەڵ نەمامی تووە و توانیوێتی نەمامی تو زۆر باشی لە وڵاتی ئەمەیە گەورە بێت. ئەم نەمامانە کە ئێستایان چێنین ئێمە ئێستا کە پێشەوەی پرۆژەکە دەست پێ بکات بەڕاستی ئەم شەقامەمانە بینی شەقامێکی ڕووتەڵ، هیچ جۆرە دیمەنێکی جوانی تیانە بۆ ڕاستە شەقامێکی نوێ و قیرێکی جوان کراوە، بەڵام جوانترین شت کە بکرێت بۆی زیادکردنی سەوزاییە، خزمەتکردنە و خزمەتکردنیش بە چییە؟ بە ئەوەیە کە نەمامی جوانی تیا بڕوێنرێت و ئەو نەمامانەش کە بەڕاستی لەگەڵ ئەم ناوچەیە و لەگەڵ ژینگەی ئەم ناوچەیە بگونجێن. ئەم نەمامانە دوای چەند ساڵێکی کە دوای 2 ساڵ بۆ 3 ساڵی کە هەمومان نەزانین کە بێتە شوێنێکی سێبەر و شوێنێک بۆ هاتوچۆ و پیاسەکردنی خەڵکانێک کە لەم ناوەیە هاتوچۆکەن و زۆر جار ئەم نەمامی توانە بەرداریشن لە زۆربەی وڵاتانە. ئەم نەمامانەی کە بەردارن بەرهەمەکانیشیان بەکارهێنرێتەوە. من یعنی تەوسیەی خەڵکی خۆمانەکەم ئەگەر خەڵکێک ئەوێت یعنی باخێک بکاتەوە بەڕاستی تا ئێستا باخی تومان نییە، هەر لێرەوە یعنی فرسەتێکە لەم کەناڵی بەڕێستانەوە خەڵکی خۆمان جوتیاری خۆمان بەڕاستی گرنگی بن بە نەمامی تو. یعنی ئێمە ئەتوانین دۆشاوی توی لێ دروستکەین، ئەتوانین بە وشکی بخورێت، ئەتوانین بەتەڕی سوودی لێ وەرگرین. چەندەها جۆری جیاوازی هەیە و زۆر بە باشیش لەگەڵ ژینگەی وڵاتی ئێمە یاگوجێت و چەند ساڵێکی کەم خزمەتی ئەوێت، دواتر ئەوە ئاودانوشتی کەم ئەوێت. یعنی ئەمانە هەمویان کۆمەڵێک هۆکارن کە ئێمە گرنگیان پێ بدەین و ئەم جۆرە پرۆژانە بەڕاستی جۆرە پرۆژەیەکن کە جێی دەستخۆشیە و ئێمە شانازیان پێوەکەین، داوا لە تەواوی خەڵکی خۆمانەکەین لە ناوەندەکانی خوێندن لە چه حکومی بێت چه ئەهلی بێت لە زانکۆکان کە گرنگی بەم جۆرە پرۆژانە بن. ئەم جۆرە پرۆژانن کە خزمەتێکی گرنگی داهاتوو نیشتیمانەکەن و خزمەتی نەوەتەکانی داهاتوومانەکەن. ئەم ژینگە ئەمانەتێکە لە گەردنی ئێمەیە، ئێمە تەسلیمی داهاتوومان یەکەین. ئەگەر بێت و بە شێوەیەکی خراپ بێت من دڵنیام یعنی ڕەحمەتمان بۆ نانێرن. بۆ ئەوەی ڕەحمەتمان بۆ بنێرن ئێمە پێویستە گرنگی بین بە ژینگەکەمان و زیادکردنی سەوزاییەکێکە لە هۆکارەکانی پاراستنی ژینگە و چاکردنی ژینگە. خۆی ئەم ئەرکە ئەرکی حکوومەتە کە هەستێت بە چاندنی نەمام و هاوکار بێت. من زۆر دەستخۆشیم هەیە لە بەڕێوەبەراتی باخچەکانی سلێمانی کە بەڕاستی هەماهەنگ بوون لەگەڵ سەرۆکاتی شارەوانی سلێمانی، هەماهەنگ بوون لە دابینکردنی چاڵەکان بۆ نەمامەکان و هاوکارمان بوون، کرێکاریان بۆ دابین کردوین کە ئەمە بەڕاستی ئەمە ژێی دەستخۆشیە. ئەم هەوڵانە هی ئەوەیە بەرز خێنرێن، هی ئەوە نیەک بە کەم و کوڕیەوە تەماشا بکرێن، چونکە بەڕاستی ئەگەر بێت وولایانی پەیوەندیدار گرنگی بەم بابەتانە نەیات هەنگاوێک بەرەو دواتر ئەڕۆین لەبری ئەوەی هەنگاوێک وەرە پێشتر ڕۆین لەم بوارانەیە. من لێرەوە یعنی داوا لە لایەنە پەیوەندیدارەکانەکەم لە چ وەزارەتی شارەوانی بێت، چ وەزارەتی کشتوکاڵ بێت، وەزارەتی پەروەردە بێت کە ئەمانە زۆر گرنگە پێکەوە هەماهەنگی بکەن بۆی بتوانن نەوەیەکی تەندروست دروستکەین، نەوەیەکی تەندروست لەسەرەوەی کە پارێزگاری لە ژینگە بکات، کە چوو بەلای ئەو درەختەیە نەیشکێنێتەوە بەڵکو بتوانێت خزمەتی بکات، چاودێری بکات، ئاگای لێی بێت. ئەمانە بەڕاستی زۆر گرنگە پێکەوە هەمومان هەماهەنگ بین، چ بەڕێستان وەکو کەناڵی ڕاگەاندن، چ ئێمە وەکو ڕێکخراوێک چ کەسێک وەکو لایەنێکی حکومی هەمومان دەست لە ناو دەستی یەک بۆی بتوانین ئەم ژینگەی ئەم وڵاتە و ڕێژەی سەوزاییە وڵاتە بەرینە ئاسێکەوە کە جێی دڵخۆشکەر بێت. بەنسبەت بەرهێنانی نەمامەوە سەرەتا ئەبێ بزانین چ نەمامێک بەرهەمێنی، واتە
بیرمان نەچێ هەر شارێک هەر وڵاتێک هەر بڵین هەر پارچە جوگرافیەک لە هەر شوێنێکی شارێکا وەرگین کەشوهایەکی تایبەتی خۆیە بە تایبەتی شاری سلێمانی وەرگین بیرمان نەچێ کەشوهای شاری سلێمانی تایبەتە لە دستانی شا و لە هاوینیشا بۆی پلەگەرمایی بەرزەوە تۆزێک لە هاوینا تووشی ئەبین و دابەزاننیەکی ڕادەی شێ و بیریشمان نەچێت لە زستاندا پلەگەرما تەواو دابەزێ زۆر جار ڕەشەبا زۆر جار باوباران زۆر جار بەستن ڕوئایە بۆ ئەوەی بتوانین ئەو نەمامانە بەرهەم بێنین پێویستە اختیاری ئەو جۆرە نەمامانە گوڵانە بکەین کە پێویستە بۆ شاری سلێمانی و ئیشمان لەسەر کردووە بەنسبەت ئەوانی کە پێداویستیمان هەبێت سپاس بۆخوا بەو ستافە بەڕێزەی خۆمان بە باخانە بەڕێزەکان بە ئەندازیاران بەو ستافەی ناو بەڕاتی بەخشەکان توانیمانە تەواو پێداویستی خۆمان دابین کەین لە ڕووی بەرهێمێنانی ئەو ڕووەکانە یاخود ئەو نەمامانەی کە پێویستە لە شاری سلێمانیدا بڕوێنرێت یاخود بەکار بێت بۆ سەر شەقامەکان بۆ باخچەکان بۆ شوێنە سەوزایەکانمان و بیرشمان نەچێ هەمیشە سەرۆکاتی شارەوانی سلێمانی و ئەنجومەنی شارەوانی سلێمانی هاوکارمان بوون مادیەن معنەویەن بۆ بەرهێنانی نەمان بێ بۆ زیادکردنی سەوزایی بێ بۆ دروستکردنی باخچەیەک بێ لە هەر شوێنێک لە ناو سنووری شاری سلێمانی کە بەڕۆتی باخچەکانی سلێمانی پەیوەستە پێی و لێپرسراوە لە سەوزکردنی و خزمەتکردنی وەکو کارمەند گرفتی کارمەند نەگەر لای ئێمە ئەتوانین بڵین لە سەر جەم بەڕێوەبەراتەکان یا سەر جەم وەزارەتەکانی ناو حکوومەتە هەیە ئەمە جەگرێتەوە بۆ دانەمەزراندنی چەند ساڵەی لەلایەن حکوومەتەوە یعنی پەیوەست نییە بە بەڕێوەبەراتیمان بەڵام سپاس بخواتەوانیەوە بۆ ستافانی خۆمانەوە ئیشوکارەکانمان بەڕێکەین ئەتوانین بڵین مجاملە یان بڵێ مبالەغەش نەبێ تاکە بەڕێوەبەراتین لەوانەیە نە بایکۆت نە دواکەوتنی موچە نە کەش و هەوا بە هیچ شێوازێک نەڕایگرتوون نەڕاشمانەگرێ و لە کار و چالاکیەکانی خۆمان بەردەوامی لەبەرەوەی ئێمە خزمەتی ژینگاکەین خزمەتی سەوزاییەکەین خزمەت بە شارەکەکەین گوێ نادەین بەوەی کە زروفی سیاسی چۆنە موچە چۆن لەبەرەوەی ئێمە خزمەتمان کردو چەند ساڵە بەگەڕانەوە لەو خزمەتە زیان بە ژینگە و سەوزایی شاری سلێمانی گەێنین جوانە لەوانەیە بەرنیە ساڵتان لێبێت بەیانتان باش ئێمە وەکو دەرچوانی سنتەری سەلاحەدین ساڵانە پرۆژەمان هەیە و پرۆژەکانیش هەم لە سەوزکردنی شارەکە و هەمیش لە بەرهەمیەوەی کا بتوانرێت خزمەتێ بە قوتابخانەکان و شوێنانە بکرێت کە پێویستیەکیان هەبێت و پێویستکرێت پڕ بکرێتەوانێ دەرچوانی سەلاحەدین لەلایەن ئەو دەرچوانەوەیە کە لە سەلاحەدین و کۆلێجەکان یونایتد ساینس با بڵین تەواویەکەن و خوێندتەواوەکەن و هەرەکەمان لە شوێنەکە کارەکەین پرۆژەکەمان هەیە ئەم ساڵ با بڵین پێکاتە لە 650 نەمام کە بڕوێندرێت 100 نەمامی بۆ هەڵەبجەدانراوە 550 نەمامیش کە تەسلیمی بەڕێوەبەرایەتی باخچەکان کراوە لە سلێمانی بڕوێندرێت 250 نەمامیان لە نەخۆشخانی شۆڕەشەوانی هەتاوەکو نەخۆشخانی هیوا ڕوێندراوە بە سپاسەوە بەڕێوەبەرایەتی باخچەکان کە هاوکاربوونتیە هەم لە ڕواندنیە هەم لەوەیە کە بەڵێنیان ناوەکە خزمەتی بکەن بەوەی کە بمێنێتەوانە بە سەوزی و 250 نەمامیش وە کۆبینین لەسەرم شەقامە کە ئەکەوێتە بینی کارزەوشک و گەڕێکی ئاشتیەوانێ هەم شەقامەکە بە سپاسەوە بۆ شارەوانی سلێمانی کە نۆشەنیان کڕێتەوانێ و ئەوەشی کە سەوزایەتیانە بێت ئێمە لێرانێ هەوڵەین کە سەوز بکرێت جۆری نەمامەکانیش جۆری داری تووە کە بەرزیان 3 مەترە واتە بەرزێکی وایان هەیە کە تەمەنێکی هەیە و کە ئەتواندرێت بمێنێتەوانێ ئینشاڵڵا خزمەت بکرێت و بەردەوامی شەبین لەوەی کە پرۆژێکەمانە بێت و شوێنی کە سەوزکەین بەڵامە بێت بەڕێوەبەرەتی باخچەکان شوێنمان بۆ دیاریکەن بۆی کە بتوانێت زیاتر بەجێ بێڵێ